کێشە و گرفتی کارەبا چەندین ساڵە لە کوردستانە بەداخەوە حکوومەتی لەم نەیتوانی و چارەسەری بکە و هەموو زستانێک ئەم کێشەیە سەر هەڵەیە بەداخەوە ئەم سانی ئەم ساڵ لەبەر کێشەی بودجە زۆرتر لە ساڵەکانی کە کێشە سەری هەڵا گرفتی کارەبا زۆرتر بووە لە هەموو کوردستانە لە زاخۆ هەتاوەکو کفری و کەلار کێشە و گرفتی کارەبا زەق بووەتەوە هاوڵاتیان گیریان خواردۆ بەدەست گرفتی کارەباوە ئەم چارەسەرکردنی ئەم گرفتەش بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەبێ چارەسەر بکرێ حکوومەتی هەرێمیش بە بیانووی یا با بڵێن بەهۆی نەبوونی کەمی بودجەوە ناتوانێت با بڵێن سوتەمەنی پێویست تەرخان کا بۆ وێزگەکانی وەبەرهێنان و ناتوانێت پارەی وەبەرهێنەر بدا بۆ ئەوەی ئەوانش بتوانن وەبەرهێنانی زیاتر بکەن لەبەرەوە کێشە و گرفتی کارەبا کێشەیەکی گشتگیرە هیچ پەیوەندی بە پارێزگا و یا بە ڕێوەبەرایەتیە گشتیەکانەوە نییە بەڵام ئەم کێشەیە ئێمە وەکو با بڵێن سەرپەرشتیاری ئەم بەڕێوەبەرایەتی گشتیە گوێمان لە هاوڵاتیان گرتووە ئەوەی کە پێمان چارەسەر بکرێ تەنها ئەوەنەیە کە بتوانین بەرنامەکە بگۆڕانکاریشی تیا بکەین بە سوپاسەوە داواکاری خەڵکی گوندەکانەوە بووە کە بە یەک جار کارەبایان بدرێتێ نەک جارێک کارەبایان بدرێتی و جارە بکوژێتەوە جاریشکە کارەبا بێتەوە چونکە لە کاتژمێر 9 بۆ 12 یا با بڵێن 9 بۆ 11 کە کارەبا کوژایە لە لادیەکانە وەزعێکی خراپیان بۆ گوند نشینەکان دروستە کرد بۆیە ئێمەش لەگەڵ کۆنتترۆلی سلێمانیە کە کۆنتترۆلی سلێمانی کۆنتترۆلی پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و پارێزگای سلێمانی ئەکا بە سوپاسەوە گوێیان لە داواکاری خەڵکەکە گر بڕیاردرا داواکاریەکان قوبوڵ کردین کە لە 4 عەسر هەتا 11 شەو کارەبایان بە بەردەوامی بدرێتێ واتە بەلانی کەمەوە 7 کاتژمێر کارەبایان بدرێتێ بەسەریەکەوە و ئەگەر توانرا دوای 11 کارەبا نەکوژێنرێتەوە هەتاوەکو 12 یا 1 کە توانای چەندێک هەبوو کارەبایان بدرێتێ بە سوپاسەوە سوپاسیانەکەین ئەم داواکاریان جێبەجێ کرد هیوادارین بتوانین کارەبایەکی زیاتریش دابین بکەین بۆ هاوڵاتیان ئەم شەو ئەم بەرنمەیەمان جێبەجێ کرد دوێنێ داواکاری کۆمەڵێک هاوڵاتی و گوندنشینان داواکاریان کرد ئێمەش داواکاریەکان مانگەیان لە بەڕێوەبەراتی کۆنتترۆلی سلێمانی بەڕێوەبەراتی کۆنتترۆلی سلێمانی لە دوێنێەوە با بڵێن ڕەزامەندیەکەیاندا ئەم شەو ئەو بەرنمەیە جێبەجێ کرا ئیشەڵا واکەین لەم سنووری با بڵێن دەوروبەری هەڵەبجە جێبەجێ نەکرابوو لە فیدەری 15 ئەم شەویش ئەو ئیشەڵا لە فیدەری 15 ئەم شەویش جێبەجێکەن کە گوندەکانی ئەنەبوو بیاوێڵە و هاوار و تاوێرە و ئەوانە ئەگرێتەوە.